دەکردووە لەلایەن مامۆستای زۆر ئازیز هێمن حوسێن پرۆڤێکی باشیان پێکراوە و ئامادە بوون بۆ ئەوەی بێنە سەر شانۆ پێشکەشی بکەن بەرهەمەکەیان. زۆر باشە دیناوە کە تۆ باس کرد جارێکی دیکە ئەچینەوە باکستیج باشە هاوکارمان وەزیر لەوەیە. وەزیر چۆنی؟ گروپی شەوتابیان تا گروپی یەکەم چۆن بوو بەڕای؟ گروپی یەکەم زۆر باش بوون، زۆر بەزەوق بوون، زۆر شیرین بوون. دەرباز گۆرانی ئەم جارەش زۆر خۆشە. لەگەڵ بمێنەوە با بزانم ئامادە بووان چۆن خۆیان ئامادە کردووە. باشە تۆ قسەم بۆ کە هەستە چۆنە بەر لەوەی چتە سەر ستەیج. زۆر سپاس بۆ تۆ. وەڵا هەستم یعنی هەست بە هەستێکی خۆشم هەیە تەڵەن بەرامبەرە و مامۆستا گەورانە بیزەبت هەستێکی خۆش دەبێکە تۆ بەرامبەرەوان و لەم بەرنامە جوانەیە گۆرانی بڵێ هەستێکی خۆشە بەڕاستی. هیوادارم بتوانین سەرکەوی بۆ قۆناغی داهات.